دیسان سلااو پاش کەمێکی تر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تیر و پشک بۆ ژمارەی قەوارە سیاسیەکان ئەنجام بدەن. کۆمیسیۆنیش ئاشکرای کرد دوای کشانەوەی دوو قەوارە لە ئێستادا 18 قەوارەی سیاسی بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دەکەن. ڕاشی گەیان 23 قەوارە پێشتر خۆیان تۆمار کردبوو، بەڵام بەهۆی کشانەوەی دوو قەوارە و پێکێنانی هاوپەیمانەتیەک لەلایەن چەند لایەنێکی ترەوە تەنها 18 قەوارە ژمارەیان پێدەدرێت. با مەبەستی بەشداریکردنی لە کۆڕبەندی یابووری جیهانی ناسراو بە داڤۆس، مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان گەشتێکی بۆ دەرەوەی هەرێم دەست پێ دەکات. بڕیارە لە میانی گەشتەکەیدا بەرزانی بەشداری لە کۆڕبەندی یابووری جیهانی ناسراو بە داڤۆس لە سویسرا بکات و لە پەراوێزی ئەو بەشداریەشدا ژمارەیەک دیدار لەگەڵ بەرپرسانی ئەوروپایی ئەنجام بدات. پرۆژە یاسایی بودجە گەیشتە پەرلەمانی عێراق و سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانیش لە کۆبوونەوەدان. ئەندام پەرلەمانێکی کوردیش دەڵێ لە پرسی بودجەدا یاسا پێشێل کراوە. ئاشواقجا ئەندامی پەرلەمانی عێراق لە لیستی ئەوپەیمانی کوردستانی بێنارتی ڕاگەیان ئەمڕۆ پرۆژە یاسای بودجە ئەتۆتە پەرلەمانی عێراق و هەموو لایەنەکان جگە لە کوردیانەوێت خوێندنەوەی یەکەمی بۆ بکەن. وتیشی بەڵامەوە پێشێلکاری یاساییە، چونکە ئەو خۆی دەڵێت دەبێت سەرەتا لیژنەی دارایی لە پەرلەمان گفتوگۆی لەبارەوە بکات، دواتر لە ناو هۆڵی پەرلەمان خوێندنەوەی بۆ بکرێت. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان ناوەڕۆکی ڕێکەوتنێک بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات کە بەپێی ڕێکەوتنەکە سەرۆکی حکوومەت سێ جێگری دەبێت. ئەو ئەندامەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی کە داوای کردووە ناوی نەهێنرێت بە شەرقولەوسەتی وتووە 4 ڕۆژ لەمەوبەر ڕێکەوتنێک لە نێوان لایەنە دانوستانکارەکان سەبارەت بە دابەشکردنی پۆستە حکوومیەکانی کابینەی داهاتوو بەپێی ئیستیحقاقی هەڵبژاردن هاتۆتە ئاراوە. دانیشتوانی گەڕەکی کەڵەکن لە سلێمانی لە بەرامبەر داوایەکیان لە بەرامبەر بە چۆڵکردنی خانۆکانیان خۆپشاندانیان کرد. پەیامنێری ئەنارتی ڕایگەیان دانیشتوانی گەڕەکی کەڵەکن لە سلێمانی کە ژمارەیان 360 ماڵە خۆپشاندانیان کرد و ڕایانگەیانەوەم پێشتر پێیان وتراوە خانۆکانیان بۆ تاپۆ دەکەن. هاوکات سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە شوێنی خۆپشاندانەکە ئامادە بووتی داوای ئەو هەوڵاتیانە ڕەوایە و ئەوان بەڵگەیان پێیە کە حکوومەت پێشتر بەڵێنی تاپۆکردنی پێداون. هۆشیار زێباری وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیان هەرێمی کوردستان تا ئێستا بڕی 7 ملیۆن دۆلاری بۆ ئاوەرە سوورەکان تەرخان کردووە. دەژڵێ 250,000 پەنابەر لە عێراقە، بەڵام 210,000یان تۆمار کراون. لە کۆنگرەی وڵاتانی کۆمەک بەخش بە سووریا کە لەسەر داوای بانکیمۆن سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان ئەنجام درا. وەفدی عێراق بە سەرۆکایەتی هۆشیار زێباری وەزیری دەرەوەی عێراق و فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم بەشداری ئەو کۆنگرەیان کرد. بۆ چارەسەرکردنی پرسی سەرچاوەکانی ئاو و دیاریکردنی خاڵە سنوورەکانی نێوانیان هەردوو وڵاتی عێراقی و ئێران بە ئامادەبوونی هەرێمی کوردستانیش 4 ڕۆژ کۆبوونەوەی بەردەوامیان ئەنجامدا. ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە ڕۆژی یەکشەممەی ڕابردوو وەفدێکی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد ئەلحاج ڕاوێژکاری وەزیری دەرەوە وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە نوێنەرایەتی محەممەد ئەمین پیندرۆیی سەردانی تارانی پایتەختیان کردووە و لەگەڵ وەفدێکی باڵای ئێران ماوەی 4 ڕۆژ کۆبوونەوەیان ئەنجام داوە. ڕاپرسی لەسەر دەستوری نوێی مسر کۆتایی هات. بڕیاریشە ڕۆژی یەکشەممەی دات و ئەنجامەکەی ئاشکرا بکرێت. سوپای میسریش ئاماژە بە بەشداریەکی بەرچاوی هاوڵاتیان دەکات و هاوکات هاوپەیمانی نیشتیمانی شەرعیەتیش ڕایگەیان بەشداری هاوڵاتیان لە ڕاپرسیەکەدا لاواز بووە. ئێوارەی دوێنێ ڕاپرسی لەسەر دەستوری نوێی مسر کۆتایی هات کە ماوەی 2 ڕۆژی خایاند و هاوکات جیاکردنەوەی دەنگەکانیش لە پارێزگاکانی ئەو وڵاتە دەستی پێکردەوە هەر شاد.